زۆربەی خانمانی دووگیان کە سەردانمانەکەن نازانن بۆ لە کاتی دووگیانەکەیە تووشی دەوالیە بن. لەم ڤیددیۆیەدا ئێمە باسیێواکەین ئەمە بۆ ڕوئەدات و 4 ڕێگاتان پێ ئەڵێن بۆ ڕێگریکردن لە توشبوون بە دەوالی لە کاتی دووگیانە. لە کاتی دووگیانیدا زیادبوونی ڕێژەی هۆرمۆنەکان و زیادبوونی ڕێژەی خوێن لەگەڵ زیادبوونی پەستانی سەر خوێنهێنەرەکان بەهۆی کێشی کۆرپەی ناوسکی خانمەکەوە و کەمگەڕانەوەی خوێن بۆ دڵ لە خوێنهێنەرەکانەوە ئەو دەوالی کە پێشتر خانمەکە هەی بووە سەرهەڵەیە. اینجا با 4 ڕێگەتان پێ بڵێم بۆ پارێزگاریکردن لە تەندروستی قاچەکانتان و ڕێگریکردن لە خراپبوونی دەوالی لە کاتی دووگیانیدا. یەکەم بەرزکردنەوەی قاچەکان لە کاتی پشوودا بۆ ئاستێک بەرزتر لە دڵ بووی خوێن بە ئاسانی بگەڕێتەوە. دووەم کەمکردنەوەی ڕێژەی خوێ لە خواردندا بۆ ئەوەی ئاوساوی جسم بە شێوەیەکی گشتی و قاچەکان کەمتر بێتەوە. سێم لە پێکردنی گۆرەوی دەوالی تایبەت بە قیاسی قاچی خۆت لە کاتی دووگیانیدا کە یارمەتی قاچەکانتەیە بۆی ئاوساوی کەم بێتەوە خوێن باشتر بگەڕێتەوە. چوارەم دابەزاندنی کێش پێش کاتی دووگیانیەکە بە شێوەیەکی گشتی زیادبوونی کێش یەکێکە لە هۆکارەکانی دەرکەوتنی دەوالی، بەڵام لە کاتی دووگیانیە ئەم هۆکارە زیاتریەکە. هیوادارم تێگەشت بێتی بۆچی ئێستا دەوالیەکانت دەرکەوتووە. توی خانمی دووگیان ئەگەر دەوالیەکانت تازە دەرکەوتووە یاخود خراپتر بووە ئەتوانی سەردانی سەنتەرەکەمان بکەیت تا پلانێکی تایبەت بە تۆ دابڕێژین بۆ چارەسەرکردنی حاڵەتەکەت.